لەوانەیە 400 ملیارەکە کوا تاکە هەشتاگ بێت لە مێژووی پەیدابوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان زۆرترین کارلێکی لەلایەن هاوڵاتیان و بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵدا کرابێت. هەر لایەکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەتایبەت فەیسبوک دەکەیتەوە چاوت بە هەشتاگی 400 ملیارەکە کوا دەکەوێت. 400 ملیارەکە ئەو پارەیە کە لە کۆتاییەکانی مانگی ڕابردوو حکوومەتی عێراق بۆ خەرجی موچەی مانگی چواری فەرمانبەران ڕەوانەی هەرێمی کوردستانی کردبوو. بەڵام دوای گەیشتنی ئەو بڕەپارەیە حکوومەتی هەرێم کە بە چەند ڕۆژێک پێشتر موچەی مانگی یەکی دابش کردبوو ڕایگەیاند کە ئەو 400 ملیار دینارە لە قەرزی موچەی ئەو مانگەدا دەداتەوە. هەرەو کات جۆرێک لە ناڕەزایەتی لەسەر ئاستی هاوڵاتی و بەشێک لە پەرلەمانتاران لەو زانیاریە دروست بوو. بەڵام ئێستا کە جارێکی دیکە دابشکردنی موچە بێ ئەندازە دواکەوتووە، ناڕەزایەتی لە چارەنووسی گوماناوی ئەو بڕەپارەیە دروست بووە کە لە بنەڕەتدا بەخدا بۆ موچەی مانگی چواری فەرمانبەرانی هەرێم ناردبوو. ئەوەی کە خەڵکی لەم دۆسیەدا باوەڕی پێینی ئەوەیە کە ئەگەر حکوومەتی هەرێم هێندە سەرڕاستە لە دانەوەی قەرز و تەنانەت ناتوانێت هەفتەیەک بە قەرزاری بمێنێتەوە و خەوی لێ ناکەوێت، ئەی بۆ شانی خۆی لەسەر ئەو ملیاران قەرزەی فەرمانبەران و موچەخۆران سوگ ناکات. گومانێکی دیکە لەسەر ئەو 400 ملیار دینارە دروست بۆ ئەوەیە گریمان حکوومەت ڕاست دەکا و بڕەپارەکەی بۆ موچەی فەرمانبەران قەرز کردووە. پاشەگەرم قەرزەهی کۆمپانیا حیزبیەکان نییە بۆ هێندە بەزوویی دەگەڕێندرێتەوە. لە کاتێکدا حکوومەت پارەیەکی زۆر لەوە زیاتری شایستە داراییەکان و کۆمپانیا نەوتەکان قەرزارە و ئێستا مانگانە دەیداتەوە، ئەدی بۆ ئەو قەرزیان لە هەفتەیەک زیاتری بەسەردا تێنە پەڕیودایەوە. ئەو کۆندەنگەی ئێستا لەسەر پرسێکی ئەوها دروست بووە کە پەیوەستە بە ژیانی خەڵک و نیشتیمانەوە. و چاودێران دەڵێن ئاستێکی بەرزی هەستکردنە بە بەرپرسیارەتی و هیچ دەسەڵاتێکیش نییە بەم دیاردانی نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان هەراسان نەبێت. چاوەڕوان دەکرێت لە داهاتوودا هاوڵاتیان بە موچەخۆران و کاسبکار و دانیشتوی ماڵەوە لە پێناو شەفافکردنی پرسی ئابووری و داهات و هەموو ئەو مافەدارایانەی لای حکوومەت هەیەتی بەدەنگ بێن، بەتایبەت ئەوەی لە ژێر ناوی پاشەکەوتی موچەدا لە کابینەی ڕابردووەوە دەستی پێکرد، چونکە ئەو کابینەیە بەوە دەستی پێکرد کە ئابوورێکی سربەخۆ بۆ هەرێمی کوردستان بنیاد بنێت و هەر هاوڵاتیەکیش پشکی لە داهاتی نەوت هەبێت. بەڵام دوای تێپەڕبوونی 6 ساڵ بەسەر قۆناغی ناردنە دەرەوەی نەوت بەسەر بەخۆ، ئێستا بە پێچەوانەوە هەر هاوڵاتیەکی هەرێم نەجێ ئەوەی پشکی لە داهاتی نەوت هەبێت پشکی لە قەرزی ملیاران دۆلاری کەڵەکەبووی حکوومەتدا هەیە. ئێستا واز لە هەموو ئەوانە بێنن با مەبەستە سەرەکیەکەمان بیر نەچێت. بەڕاست 400 ملیار دینارەکە کوا چیتان لێ کرد؟